السلام عليكم كعب جمال. وعليكم السلام ورحمة الله وبركاته. رمضان پیروز بێت. رمضان پیرۆز لەتۆش پیرۆز بێت لە هەموو مسلمانانی جیهان. قوربان جیاوازی ئەم ڕەمەزان و ڕەمەزانەکانی تر چۆن بینی بە تایبەتی لە شاری بێرمیتان؟ لە ڕاستی هیچ جیاوازیەکی وان نییە ئەم ساڵ لەگەڵ ساڵانی کەیە، تەنها ئەوە نەبێ مامەستا بێت لێرێ نەڵەوکێکی زۆر حەدیان پێ دەنگێتی مەزگەوت بەڕاستی قەرەباڵغ ئەو فەرقە هەیە بەڕاستی لە 4 ساڵانی کە قەرەباڵغی هەیە. جەنابە دەرسی ڕۆژەکە لێرە خواردن دووسەکەی بۆ ئەو خۆشەویستانەی کە بۆ ئیفطارێن بۆ ئێرە؟ بەڵێ ئەم ساڵ هەر وەکو ساڵانی کە لە ڕاستی هەر خەریکی ڕەمەزانە خواردن دووسەکەن بۆ مسلمانان خوا لە خێری دەرنەدەێت. بڵێن ئەو خواردانەی کە هێن بۆ ئێرە و گۆشت و برنج و بابەتەکانی ترە خێرخوازەکانی هێنن؟ بەڵێ هەر وەکو ساڵانی کە خێریان بدرسێت خواردێکی زۆر خواردنێن تا ئێستا سوپاس بخوا هیچ کێشەیەکمان نەبووە لە دەربارەی خواردن مەعادەت خواردنیان نەناوە هەتا ئێستا ژەر بەردەوامن خێران خی گەورە ڕۆژە و ڕۆژە خوب و سەلامەت بێت لە هەموو لایەکمان ئینشاءڵڵا. سەلامەت ڕەمەزانە پیرۆز بێت. لە تۆ لە تەواوی وتی مسلمانان پیرۆز بێت. جیاوازی ئەم ڕەمەزان و ڕەمەزەکانی تر چۆنە بۆ کوردستان لێرە؟ وڵی فەرق و جیاوازی زانگ چۆنە لێرە بە زۆری تەڵکە بەس ڕەمەزانان توان یەکتری بگیرن بەهۆی مزگەوت پشتەوە. دومیش لەبەر ئیفتار هەموو زۆربەی ڕۆژەکان ئیفتار هەیە لە مزگەوتەکان تا خەڵکان هەمووی کۆ دەبنەوە و جیاوازیەکەشەوەیە مامۆستا عوبێد لێرە مثال مزگەوت زیاتر قەڵەباڵغترە بەهۆی ئەوەیەوە. ئەجینا وڵی هیچ وای جیاوازی ترینێ لەگەڵ ساڵانی رابێت بەزم ساڵ سواز بخوا قەڵەباڵغترە خەڵک زیاتر بەڕۆژوە خێر و خێرات هەیە مزگەوت قەڵەباڵغا خەڵکەکە یەکترە بێنە بەهۆی ئەو مزگەوتە. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح